تۆ سەیری ئەم مەنزەرە ئەڵێ خۆڵە عەمەلەیە باشە خۆی بەقە ئەمە بێ دوانی خواردووە وەرە ئەو دڵە نەتەقێت من دەوەشێکی بوو بێ لە پانتۆڵەکەی وەڵە عەمرت نەمێنێ بەخوا زانیم ئەقڵم لە تەواوبوونا نییە ئەمەم دانا لێرە با تەلەفۆنێکی بۆ بکەم بێژن تەلەفۆنەکەشی داخراوە بە ناخێری گیانی با بۆ ئەمیرەخانی دایکی بکەم بەڵێ کاک ڕەشیدیان ئەمیرەخان بەزەیم پیاتان هاتوو کوڕەکەتانم لای خۆم کرد بە شاگرد لەبەر خاتری کاکە سەعدی ئەوە سەعادی 11 بە ناخێری گیانی بە ملیشکاوی دیانی ئەمجا لە 11 گەڕێ دوکانی بۆ من کردووە بە زبڵدان خۆی بەقەتی تر شتێکە بێدوانی خواردووە دوو ئاوی خواردووە جارە نام قوتوویەکی ڕەشی خواردووە سوێن بەخوالەوە چێ شەمەکەی تریش خەبەری نەبێتەوە کاک ڕەشیدیان کاک ڕەشیە ها تێکی مێ بە قوربان ئێستا هەڵێسێنم نا نەخێر پێویست ناکە خوافیز ئەمری نەمێنێ خۆ بخەوێ و نەخەوێ هەر دیار نییە ناو خەڵکە ئەیە ڕۆ خودای خستەوە بێژن بێژن ئەوی بەخوا مۆرچی هینەکەی پێوە ماوەی مانگا شتەکە بێژن سوبحان الله کوڕم ئەرێ تو خوا بەشەر ئاوا ئەخەوێ بێژن وەی وەڵڵاهی ئێستش دایکێ بمرێ خۆکو کەر و مانگاکەیەوێ تەسەڕوفەکە ئەدە هەستە کوڕم دەی هەستە ئەرێ دەبێڵە بخەوین ئەرێ دەبێڵە بخەوین خەوی چی کوڕم ئەخە دە معقول نییە دە هەستە کوڕم معقول نییە سەعەت 12 شەتەوە لە ڕۆژنی بۆ دووکان گیان شەو تاوارەیش بۆ ئێوەکەم شەو ڕۆژەگرابوویش بۆ ئەوەکەم ژانم تاڵ بووە نان بۆ ئێوە پاکەم بۆی محتاج زەزی ئەمە ئەو نەبدە نیو سەعات با بخەوە کوڕم هەستە ئەزانم خۆ هەستە باخبا لە ئیشەکە نەبی دە کوڕم دە هەستە درەنگە هەستە تا شتێکە خۆتوە ڕووی زۆ درەنگە بێ ساعت چەند ئێستا 11 وڕینەوە بۆ 12 هەستە دە تەلەفۆنی بکە با کاسعدی و کاڕەشی دوکان بکەنم ویشتەوە سەرپەیە ئەیە ڕۆ کوڕم ئەڵێ ئەمان شاگردی بەدەستی تۆن هیچیان چێ بەخوا خەرکی زەم و زەمکاری دوکاندارەکانە وایکە هەستە کوڕم دە بە قوربە هەستانانێکە خۆیت چیمانە وەڵا کوڕم چیە خۆمان کرە خۆمان کەیشتمان هەیە ماڵی سعدیەڵێ وەڵا ئەوان قەیماقیان هەیە ماستی تازەیان هەیە هێلکەیان هەیە پەنیریان هەیە جا چیان هەیە هەموو شتێکیان هەیە قەیسێکە باش پێیان بڵێ تۆستت مژنانەکە خۆمەچم بۆ دوکان ئەیە ڕۆ بەخوا تۆ وەرەزارم کە ئیشکەریت